بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی بەرنامەی دوانگەی خەڵک و کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێ بێم. کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. عەزیزان و خۆشەویستان، بەرنامەی دوانگەی خەڵک وەکو بەڕێستان ئەزانن بەرنامەیەکی هەفتانەیە، لە هەفتەیەکدا 2 ڕۆژ بە شێوازێکی ڕاستەوخۆ دێتە خزمەتان. ئەتوانن لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە ڕاوسەرنج و تێبینی خۆتان بخەنە ڕوو لە ڕێگەی دەستنیشانکردنی تەوەرێک هەر ڕۆژە و بە شێوازێک بە تەوەرێکی تازەوە دێنە خزمەتان و لێرەوە ئەتوانن زیاتر ئاشنا بن بەو تەوەرانەی کە لە بەرنامەکەی قسەی لەسەرەکەین، هەم لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی قسەی لەسەر بکرێ، هەم لە ڕێگەی نووسینی کۆمنت و بەشداریکردن لە تۆڕەکانی کۆمەڵایەتی، فەیسبوک و شوێنەکانی تر بە شێوەیەکی گشتی. ئەڵقەی ئەم جارەمان تەرخان کردووە بۆ باسێکی زۆر گرنگ، ئەویش ئەوەیە بۆچی گەنجان لەگەڵ هاوڵاتیان و ئەو چین و توێژانەی کە بێزارن لەم وڵاتە ئەچنە دەرەوە، بۆچی گەشت دەکەن بۆ هەندەران، بۆچی داوای مافی پەنابەرێتی ئەەکەن، بۆچی سەری خۆیان لەم وڵاتە هەڵەگرنەوە ڕۆن بۆ دەرەوەی وڵات لە کاتێکە ئەم وڵاتە پڕە لە خێروبێر و پڕە لە نەوت و پڕە لە داهاتی باش و پڕە لە ئەرزی زەراعی باش و پڕە لە کۆمەڵێک خێر و بەرەکەت کە خوای پەروەردگار ڕشتوێتی بەسەر ئەم میلەتە. بەڵام وەک خۆیان باس ئەکەن ئەڵێن حکومێکی خراپ و سەقەت ئەم کوردستانە بەڕێوە ئەبا. ئەم حکومە وای کردووە ئێمەمانان بێزار بین و بێزاریەکمان پێوە بێ و ناومێت بوون لەوەی کە هەیە ئەڵێ ئیشم دەست ناکەوێ، هەیە ئەڵێ وەزیفەم دەست ناکەوێ. بە نمونە ئەبینین کۆمەڵێک دەرچووی یەکەم و دووەم و سێم هەیە لە هەرێمی کوردستان، حکوومەت ئاوڕی جددی لەوانیش ناداتەوە و بگرە ئەوانیش ئێستا مافیان خوراوە بێبەشن لەگەڵ ئەوەی کە ساڵانێک ماندوو بوون و خزمەتیان کردووە و هەوڵیان داوە لە داهاتووە خزمەتێکی باشتر بە وڵاتەکەیان بکەن. بە حەقەت بۆیان تەوەرە گرنگە قسەی جددی لەسەر بکەین، با بزانین گەنجان پێویستیان بە چییە. ئەمجا ئەچمە لای پەیوەندی، بەڵام دوای ئەوە پەیوەندیم بۆ ڕاگری مەمنونە بم تا ئەو کۆمنتان ناخێنمەوە. باش، کاک مەحموود لە دهۆکەوە بەڵێ فەرموو. السلام عليكم. سلام ورحمة الله. سيدة محمود شواني حالته باشا؟ الحمد لله بخير حالا دنيا تسمية يقول لنا ممنون سيدة يزن. سپاس دەکەم، زۆر سپاس. ساد موضوعي بوشي جنج سفرت كالبولة دروة. بله. سبب أوه كحكومتها ما بشتغلوني جنج مناكت. دهنيش كريمش هني رخوة خريج الكلية خريج معهد تعيينات ولما جنج يحقق هيك الاشتخارج وده قال الجنجل ضمن الدوفي خريج الكليات أنا تاكسي شو كان، خريج الكليات أنا حلاقي شو كان، خريج الكليات أنا عاملي شو كان، عامل شو لنا هيدا بس مشكلة أنا ضيف أو توظيفوي أو منظموي خاندنة ده أو مصرفة أو ده بابجوي لازم ضيف وظيفة ده أو بخاندي بخوز أحمد ده. باش. سيدة محمود ئێستا بەراورد ئەوەندەی تۆ ئاگاداربی بەراورد بە شارەکانی تری هەرێم و ناوچەکانی تر دهۆک کۆچکردن لە دهۆکەوە کەمترە یاخود زیاترە وەک بزانی وەک زانیاریت هەبێ؟ ڕۆژ بە ڕۆژ یەکچەند و ڕۆژ هەنێکی گەنجەکەی یەنهێڤیە کۆ ڕێکێک هەبیت سەفەرێکی شتا خاڵش لە دەرەوەی وڵات. بەڵێ. دەست و چاوت خۆش بە سەیدا مەحموود، گەلێک سپاس بۆ پەیوەندیت. گەلێ سپاس، دەست و چاوی تۆش خۆش بێ، خوارد لەگەڵ. عزیزان بەردەوامی لەگەڵتان. دیارە ئەو بەڕێزانەی کە کۆمنتیان نووسیوە سپاسیان دەکەم. لێرەوە بەشێک لەو کۆمنتانە خەینە ڕوو. شادکۆیی نووسیوێتی بە دوای ژیانێکی ئاسوودەدا ئەگەڕێن کە بەداخەوە لە کوردستان نییە بەهۆی حکومڕانی حزبی دوو بنەماڵە. ڕۆژگار عەبدوڕەحمان ئەڵێ بۆ گەشتن بە ژیانێکی ئاسوودە و خۆشگوزەران ڕوو لە وڵاتانی غەرب دەکەن. ڕێدین تەوێڵەیی ئەڵێ لە وڵاتێکی پڕ لە ئازار و ژان کۆچ دەکەن بە وڵاتێکی غەریب بۆ ئەوەی ژیانێکی ئاسوودەیان هەبێت. توانە حەمامێنیش نووسیوێتی لە دەست نادادی حکوومەتی هەرێم. محەممەد بەهادین ئەڵێ لە دەرەنجامی دەنگی خەڵکی
لە دەرەنجامی دەنگی خەڵکی بە کەسانی ناشایستە. شان و عەبدوڵڵا ژەڵێ لەبەر بێکاری یان بێزاری بوون لێرە بەڵام دوجار نیشتیمان خۆشەویستە. شاگوڵ هەڵەبجەیی نووسویەتی لەبەر ئەوەی لە کوردستان هیچیان بۆ ناکرێت نە دامەزراندن هەیە نە ئیش و کار هەیە بۆ گەنجان. سازگار حسەینیش نووسیوێتی بەداخەوە ئەم کوردستانە شوێنی ژیانی تیان نەماوە. کاوە قادر ئەڵێت بۆ مەگەر لە خۆشی ئاگەش دەکەن کەس هەیە ڕقی لە نیشتیمان بێت. عەلی مەحموود ئەڵێ هۆکاری کۆچکردنی گەنجان تەنها بێکاریە. بەیاد کۆیش نووسیوێتی لەبەر ئەوەی ژیان لە کوردستان زۆر ناخۆش بووە. پەیمان عومەر نووسیوێتی هۆکارەکەی ناعەدالەتی حکوومەت و بێکاری گەنجانە. ئاڤار شەریف ئەڵێ حکوومەتی هەرێم نەیتوانیوە وەکو پێویست سوود لە توانەکانی گەنج وەربگرێت خەمسار لە بەرامبەریان. نەبەس حەمیدی ژەڵێ لەبەرەوەی حکومڕانی لەو پڕی خراپیدایە هیچ بۆ گەنج نەکراوە. زۆر باشە بەڕێزان ئەم بەرنمەیە ئێستا ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەگوازرێتەوە لێوە واتوانن ئەو کەسانی کە بینەری تەلەڤزیۆن نین یاخود لە دوورن لە تەلەڤزیۆن و تیڤیەوە توانن لە ڕێی فەیسبوکەوە لەگەڵمان بن لە خزمەتیان نابین. گوڵە ئەرخەوان نووسیوێتی چونکە ژیان لە کوردستان نەماوە. شێخ ڕزگار سیرینی نووسیوێتی لەبەرەوەی هەموو دووشەممەیەک موچە وەردەگیرێت ئاو کارەبا 24 سەعات بوونی هەیە ژیان پارێزراوە کەس حەقی بەسەرتەوە نییە گەر کاسب بیت سوپاس زۆر خوددا پارە و ئیشوکار زۆرە. ڕەنگە ئەمەی بەتەنزەوە نووسی بێ جا نازانم. گوڵارخەوان دووبارە نووسیوێتیوە داهات لە کوردستان زۆرە بەڵام بۆ خزمەتکردنی گەنج خەرج ناکرێ. نەزیر قادر ئەڵێ سڵاوی خواتان لێبێ سڵاوی خوا لە بەڕێستان بێ زۆر سوپاس. ئاکار ئارۆ نووسیوێتی لەبەرەوەی ژیانیان زۆر خۆشە لێرە. توانە حەمەد ئەمین نووسیوێتی گەنج بە دوای ژیاندا ئەگەڕێت. بیلال جەلال عەزیز نووسیوێتی ئەگەر حکوومەت هەلی کار بڕەخسێنێت دەرچوانی زانکۆ پەیمانگاکان دابمەزرێنێت و مافی مرۆڤ پەیڕۆ بکات ئیتر گەنجەکانمان ڕوو لە هەندەران ناکەن. ئامانج عەبدوڵڵا نووسیوێتی لە هەموو کابینەکان تا ئێستا هیچ پلانێکی کورتخایەن و درێژخایەن نییە بۆ گەنجان. سۆماخانیش نووسیوێتی ژیان کوا ماوە لە کوردستان تا گەنج دڵی پێخۆش بکات و بژی. قورئان ژینمە نووسیوێتی دەست خۆش کاک مەحموود سەرکەوتوو بیت. سوپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن. محمود محەممەد لە چەمچەماڵەوە. کاک محەممەد عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا براجان. باشی برا بەڕێز چۆنی ئەزیزەکەم شکر باشی چاوی منی لە خزمەتام. برا گەورەکەم تۆڵی خەتای سەرەکی حکومەتەوە نییە؟ من وان ناڵێم نەوەڵام تۆ ناڵێ میلەتەکە واڵێ خۆ ئەگەر واژ ناڵێم نەک لە ترسی حکوومەت دوان ناڵێم بەڵکو ئەمەوێ ئێوە بزانم ڕای ئێوە چییە؟ من خۆ مەزانم خەتای چییە؟ ڕاکەت پێڵم لەسەر ڕاکەی من خەتای سەرەکی کۆمەڵ خەتای سەرەکی یەکگرتو خەتای سەرەکی بزوتنەوەی گۆڕان ئەم جادێتە یەکێتی ئەم جادێتە پارتی لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئێوە هەموو شتێک بەدەست ئێوەیە ئەی باشم کە مادام وایە دەفەرمو لەگە ئەو چوار مناڵە داوای حەقی ئەو مناڵەکەن ئەو میلەتەکەن. بەڵێ باشە بۆچی ئەو چوار مناڵەینەوەی نوێ کێ هەڵدانە خۆن شەقە خۆن لەسەر چێە؟ لەسەر مامۆستایە لەسەر پێشمەرگەی لەسەر ئاسایشە لەسەر شورتەیە توخوا تێزانین ئێمە؟ بەڵێ ئەنجامە داوام لە عەلی باتیر و هەر وا بەڕاستی بڵێن مامۆستا ئەمەی سەرۆکەکەی کورە یەگرتو یەگرتو مامۆستا سەلاحەدین بەهادین مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین باشە ئێمە لە پەنای قورئانان بە حساب ئێمە ئینسانین مسلمانین مسلمانەتی ئەبێ ناحەقی قبول بکە ئەوان ناحەقیمان لێکەن دەبا قبولی نەکەین. باش ڕێز و حرمەتم مەیە زۆر بەڕێزی بەرنامەکەت کاک محەممەد دای ناخێت دوو قسە بکەین
شاعر مني أتكلم باستلم لە خزمەتە یاخوا سەرت هەر سەلامەت بێ هەمیشە لەش ساغ و تەندروست باش بی ئینشەڵا وەڵا بله قسەکانت جوانن ئەگەر بڵین خەتای کەسیتیانە ئەوە ڕاست نییە هەمووی بەشی خۆی خەتای هەیە بەڵام رحمة الله بەڵام خۆی ئێمە ئێستا تۆ لەو گەرمیانە مەسەلێکمانەیە ئەڵێ باتە ڕووشک پێکەوە نەسووتێنین بله تە ڕووشک پێکەوە نەسووتێ باشە لەبەر ئەوەی خۆی ئەم حیزبانەی ترکە باست کرد بە نمونەی کۆمەڵ و یەگرتو بە نمونەی نەوەی نوێ بە نمونەی گۆڕان ئەمانەی کە ناوی خۆیان ناوە معارەزە باشە بله معارەزە بوونیان لەسەر بنەمای مزایەدە و مافی خەڵک نەبووە بە نمونە ئیسە تۆ کاک سۆران عومەرە ناسی وەنیە بله رێز حرمەتم بۆی هەیە ڕەحمەتی خوارد لێبێ کاک سۆران عومەر ڕاستە ڕەنگەیە کەس حەدی نەبوو بێ دەستی بۆ ڕاوەشێنێ و تێی هەڵدا بەڵام دەرکردنی لە پەرلەمان بە شێوازێک لە شێوازەکان هۆکاری ئەوە بوو کە دیفاعی لە خەڵک کردووە دیفاعی لە مافی خەڵک کردووە داوای قوتی خەڵکی کردووە داوای موچەی خەڵکی کردووە ئەمە بە نسبەتی کاک سۆرانەوە مامۆستای ئاینی هەیە بە نمونەی مامۆستا عوسمانکانی کوردەی کاکە ئەو لێدانی خواردووە ڕیشی سووتێنراوە پەرلەمانتاری کۆمەڵە ئەویش یعنی ئێمە بە حەقەت بۆ ئەوەی تە ڕووشک پێکەوە نەسووتێ دوجار هەر حیزبە و بەشی خۆی گورزی بەرکەوتووە لەلایەن دەسەڵاتەوە بەڵام ئەوە جاری وا هەیە ڕاگەیاندن زۆر دەوری هەیە ئێمە ڕاگەیاندن بەڕاستی بەکارمان نهێناوە بۆ عاتیفەی خەڵک جوڵاندن بەرامبەر بە خۆمان یعنی نەهاتوینەتە سەر شاشە گریگری و ئیهیمان کردبێ و وتبێتمان خوا فریامان کەون ئەوەتانە ئێمە وەزعمانەوە نەشڕە و ئاوایە بەڕاستی ڕێز و حرمەتم هەیە بۆ جەنابەت یەک سوالێکم هەیە لە خزمەتە سۆران عومەر کە دەریان کرد ئەی باشە حیزبەکەی کە من و تۆ ئەڵێن بستوڵمانین و ڕاکەن بۆ مزگەوت و دێن و ئەرن نەحەقیان لە سۆران عومەر نەکردە با پەرلەمانتارەکانیان بگەڕانایەتەوە چیان بکردایە؟ پەرلەمانتارەکانیان بگەڕانایەتەوە بیان گەڕانایەتەوە باش پەرلەمانتارەکان قبولیان نەکردایە آخر ئەو کاتە ساحەکەیان بۆ چۆڵە بوو هەرچیەکیان بیویستایە بۆیان نەچووە سەر ناشێ برا گەورەکەم ڕێز و حرمەتت هەیە چاوی منی لەوانەیە قسەکان منی بەلاوە دڵگران نا نەبەخوا خوا شاهیدە دڵگران نەبووم بە قسەکانت ئەوەی تر قسەکان من لە شو خۆیان یعنی قسەکانت زۆر جوانن قسەکانت جوانن من بەس ڕوونکردنەوەمدا بە جەنابەت حەزم کرد ئەو ڕوونکردنەوەیە جەنابەت لێ ئاگاداربی مەسەلەن نمونەشمان هەیە بۆ شێوازەی کە جەنابەت باس کرد لە سەرەتاوە یعنی من حەزم نەکرد زۆر درێژە بە قسەکانم بدەم تەنها ئەو نمونە کورتەی کە ویستم بۆ تۆی باسکەم ڕێز و حرمەتت هەیە گەردنم ئازاکە لە خزمەتە پێشمەگەیەکی یەکێتیشم بەس عەدالەت قساکەم لەشە ساغ بێ خۆزگا ئەو یەکێتی و پارتیە ئاوایان لە وڵاتە نەکردایە خۆزگا ڕەحمە لە دایک و خۆزگا ئاوان لە وڵاتە نەکردایە ئەجینا ئێستا وڵاتێکمانە بوو زۆر لە دووبەی و چۆ خۆشتر باش دەست و چاو خۆش بە کاک محەممەد گیان مەمنون بۆ جەنابەت خوا ئاگادارت بێ کاک ئەحمەد وەرەگرم لە بەردەڕەشەوە كاك أحمد السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك أحمد جان بلي فرمو جملته. كاك أحمد أزاني تشيبكا ئەگەر نابێ بە عازێت هەر ڕێک لەو شوێنەی کە لێیت هەستە بجوڵێ 2 مەتر وەرە پێش بڕۆ دووە بەس بۆی شەبەکەکەت بگۆڕێت تۆزێک سەوتەکە چاک بێ ئێستا قسەم بۆ بکە ئەگەر باش بۆڵێم باش ئەگەر خراپ بوو ڕاتێگرم فەرموو نا سەوتت باش نییە چکە ئەگەر پەیامەکەت نەگا دوجار پێمان ناخۆشە حەزەکەین وەکو خۆی پەیامەکەت بگە هیوادارم تەلەفۆنەکەت باش بێ ئێستا باشە فەرموودەی پێشەکی ڕێزسڵام هەیە بۆ بەرنامەکەتان باسی بەرنامەیەکی جوان ممنونم زۆر سوپاس دەکەم تاکە هۆکارەکەی ئەوەیە گەنج
شهادي قانوني هذا كاريكا توقفهم كان تخفيفهم بەڵێ کاگ ئەحمەد بەڕاستی سەوتەکەت زۆر خراپە من داوای لێبوردن لە جەنابە دەکەم بۆی خەڵکی تریژ ڕانەگرین لەسەر هێڵ هەچمە لای مام جەوهەر لە کۆیەوە ئێوارە باش هەموو کاتت باش دەڵێم کوردە یەک بگرن هەراوسەوە ئاوا دوژمن هێزیە بەڵخی سەر ئاوا کەس بە قسەی نەیە کوردی نەکرد من دەڵێم لە سەرەتای ڕاپەڕێ با نەچینەوە ئەوەڵی لە سەرەتای لە دوای ڕاپەڕی کە ڕاپەڕێ دروست بوو دەبا کورد ببا بە مەرجەعیەت لە شوێنی خۆی ئەو بەرەی کوردستانی کە دروست بوو بەرەی کوردستانی چی ڕاستەقینە بە ئیرای فکری تێدا نەبا خۆشەویستی سەدای ئەوە بە هەر بەرپرسیارەك و کە سەرکردەك و سەرکردەی حزبەکە پارێزگایەکم تەسلیم دەکرد هەروەها هەر سەرکردەکم دەناردە وڵاتان بۆ ئەوەی هەموو وڵاتانی دنیا بێ لە کوردستان جێ لە داخوازەکانی خەڵکی کوردستان تەمان ئەوە سەرەتای ناخۆشەکانە کاتوو دەرێت بۆ گەت ئەوە دەکات لێرە سەرکردەکان مەرجەعیەتان بەکارنێنە خۆیان بە دنیا نەناسان جزایەتی میلەتیان کرد میلەتیان برسی کرد سیراعی شێفتاران هینا گۆڕێ شەڕی ناو خۆیان دروست کرد خۆیان دەوڵەمەند کرد میلەتیان بەرەوە برسێتی کرد ئەگەر ئەو سەرکردانە ڕاستیا بکرد بابە تایبەتی یەکێتی و پارتی کە ڕەزمان دەلال و کاک مەسعود دەبوایە ئەو وڵاتانێک کە دەهاتە کوردستان کە پۆل برێمەردێک گوتی دەوێ دەمگوت ئەوە کلیلی کوردستانم دا بە ئەمریکا بەریتانیا ئومەی متحیدەی بە بێن حەقی کوردمان بدەن ئێمە حەقمان لەسەر ئەوە لێ لەسەر بەغدایان ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم دەبوایە داوایان لە وڵاتان بکرد با بە ڕێز و احترامەوە گەنجەکانی کوردستانیا بناربا بۆ وڵاتان لە ڕێی ڕۆشنبیری لە ڕێی سناعات زراعات تەکنەلۆژیا سنا هەموو شتێکی پێشکەوتن لە هەمان وڵات سندوقەکەم دادنا ئەو سرد سامانەی کە دەدرا بە کوردەکان داوام لە حکوومەتی ئەو حکوومەتی دەکرد سندوقەک دادنم دەوێت بۆ ئاوادارکردنەوەی کوردستان ئەوە خاڵی یەکەم دووەمینیشیان هەرچی تعویز بوو کە بەسەر کورد داهات نەهامەتیەکان تعویز هێستا 1500 دێم وەردەگرت حەقی 182,000 ئەنفالم وەردەگرت حەقی چمیا باران 5,000 ئەنفالی ئەوەم وەردەگرت کەوابی ئێستا کرد لە قیمە دەبوو دەبووین بە دەوڵەت و هەروەها ڕاستەقینە دەبووین دەمانتوانی باسی مافی هەر سێ پارتەکەی دیکەس کە کوردستانی عێراق وەربگری بەڵام بەداخەوە ئێستا دوو منداڵی ساوا کورد بەڕێوە دەبن وەکو قوبات و مەسعود وڵات چۆ بەغدا باشە قوبات لە تۆ گەرستی بەغدایی چ دەرەستێنۆ نایەوە هەموو شتەکە لە بندەستی مەسعودی هەموو شتەکە لەکەی کاک مەسعودیە کاک مەسعود ئەچوو لە باسی هەموو سەرکردەکان دەڵێ ئەمن هەموو شتم ئەدی بۆ نالکردانی دێ بەدێ سار بە سار بکە بابە ئەو ملەتە ڕاپەڕی ئەو ملەتە مصاحیب ئێستا چوو لە سەری ڕۆژ دانیشتی بۆ نایە خوارێ ئەرێ کوڕانی مامدەلالی لۆ نایە خوارێ ئەرێ بەرپرسە سەرکردەکان دەوەرە پێکەوە سار بە سار بگەرم بزانم میلەت کی بەسەر دێ کی بەسەر هات ئەرێ 350 مستەشاری خائین کوردیان ساڵ دەکرد ئێستا هەمووی باڵادەستن لە ناو یەکێتی پارتی ئەرێ تاکەی وابی ئەرێ میلەتەکە دەوەش قبورە ڕەبی خۆیان لەوەش خراپتر بەختە بێ ئەگەر میلەت قبورت نییە 5 ملیۆن کەس جارێ ئەو نی ملیۆن کە جارێک کە توانای یەک جوندی تورکی نییە قەناعەت بە کەسێ بەشی دێتە ناو ڕاپەڕینەکەی بەڵام سوارێکی ڕاستەقینەی دەوێ یان دەبی ئەو دوو سەرکردە بە خۆیان دابستەوە داوای لێبوردن لە خەڵکی کوردستان و خوێنی شەهید و ئەنفال و چمیا باران و تێکدانی 1500 دێ و ئاوارەبوونی کوردستان بکەن یان دەبی وازە حکوومەت بێنن مام جەوهەر سپاس دەکەم کاتم زۆر پێدای دەست و چاوت خۆش بێ خوا ئاگادارت بێ ئەچمە لای باوکی محەممەد لە چەمچەماڵەوە عەلەیکە السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه باوکی محەممەد دەستخۆشی بەرنامەکەت لێتەم برام سپاس دەکەم بەڕێزی کۆچین گەنجان بۆ هەندەران دانیشانی بەرنامەکەیە من ئەڵێم لە ئەم حیزبانە لە چەپەوە بۆ ڕاست لە ئەلمانیەوە بۆ ئیسلامی دەستیان هەیە لە کۆچی گەنجان بۆ هەندەران لەوانەیە بڵێ چۆن ئەم حیزبانی ترکە ئۆپۆزیسیۆنن کاکە پێش ئەم میلەتەکەون برا پێش ئەم میلەتەکەون کاکە ئەم گەنجانە خۆ ناگەنە هەندەران برا تیا ئەچن لەو ڕێگایە
چی لە ڕۆحی ئینسان پیرۆسترە، چی لە ڕۆحی ئینسان گرنگترە؟ گەنجێک لە سێسایق وش کاکە نەگەیشتە هەندەران، برا هەندەرانی چی خۆ ناگەن هەندەران، کاکەمانە تیاچن کە تیاچن هیچ نەبێت لە وڵاتیا تیاچن، برا کاکە ئەم حزبانە با پێش ئەم میلەتەکەون، برا ئەوەی کە خۆی ناوە ئۆپۆزیسیۆن خۆی ناوە بەعارەزە کاکە پێش ئەم میلەتەکەون بۆی ئەم میلەتە لە مەزیاتر ئەم قەزەی بەسەرانەیە کاکە وەڵڵاهی ئەمانە یەکێتی و پارتی ئەم وڵاتە چاکەن قەت چاکی ناکەن. باوکی محەممەد بەڵێ ئێستا بۆ نمونە تۆ ئەڵی مەفروزە هەر لێرە بن، ئێستا من وەکو دیفاعێک لەو گەنجانەی کە ئەڕۆن کاک زیاد بۆ نمونە لە کۆمنتێکا بۆی نووسیوم ئەڵە زۆر بەداخەوە بەڕاستی زۆر بێکارین، یعنی ئیشیان دەست ناکەوێ چونکە حکوومەت ڕێگەی خۆش کردووە کرێکاری بیانیە هێنێ بە $100 مانگانە 100,000 200,000 ئیشی بۆ ئەکا، بەڵام گەنجە کوردەکەی خۆمان بێ ئیشە. ئێستا بەڕێزێک وتی کابرا خەریجی کولی قانونە مەسەلەن بەکەلۆریۆسی هەیە لە قانون و لە یاسا کەچی کرێکاریەکە ئیشی سەرجادەیی ئەکا کەسابەت عیب نییە، بەڵام دوجار ئەم شەهادەی 4 ساڵ پێوە خەریک بووە مەفروض نییە لە شوێنێکی گونجاو جێ بکرێتەوە. برا بەڕێزەکەم قسەکەت زۆر جوانە، ئەگەر گەنجەکانمان بگەنە ئەم وڵاتە من ئەڵێم دانی کەسیتیان نەبێنێ ئەم وڵاتە با هەمووی بڕات، بەڵام گەنجەکانی ماگەن بەڵێ با کوردستان جێ بێڵێن کوردستان چییە کاکە وڵات چییە نازانم، بەڵام ناگەن کاکە گەنجێک وەکو ئەوەی ئەو سەید سادق گەیشتە ئەوێ دەیا وەکەوە ناگەن کاکە ناگەنە هەندەران. من ئەڵێم ئەگەر ئەگەن کاکە بەیانی هەمومان دەستێکە گرین و ڕۆینە هەندەران کوردستان هەرجێڵی کوردستان هەر بۆ خۆیان کاکە ئمە کوردستانمانە نا. باوکی محەممەد کاکە سەیسایق و عربەت و دەشتی شارەزور و ڕانیە و چەمچەماڵ و کەلار و کفری و خانەقین و کاکە گەنجی تیان نەما هەمووی ڕۆشت. ئەوەشی ماوە نەمانە کاکە لە چەمچەماڵە ئێمە لە چەمچەماڵین هەر بیایی خەریکە ماخیچێنێ کاکە سەداح حوسێن ئەمسالی کرد ئەمانە بەنوعێتی لە میلەتین ئەمسالەکەن و برا بەرنامەیە بکەن کاکە ڕاپۆرت پێ بکەن لەسەر ئاوی چەمچەماڵ برا لێرە دەست خۆش بێ. هەفتەی ڕابردوو بڵێن بەرنامەی پێشوو قسەی جدیمان لەسەر مۆزۆی ئاوی چەمچەماڵ کرد. بەتاکید چاک ئەزانین ئینشەڵا بە دواداچوونی باشتریشی بۆکەین. من داواکارم لەو گەنجانەی کە بێکارن کە ئیشیان دەست ناکەوێت کە بێزارن بەڕاستی حەدی ئەقەڵ ینی خۆیان بە پرۆژەی خۆیانەوە خەریک بن، یعنی ئەوەندەی بتوانن ئیش بکەن کەسابەت بکەن، ئەگەر نەتوانن هەر مەچن بۆ نێرگەلەخانەکان کاک مەچن بۆ چاخانەکان مەچن بۆ شوێنانەی کە دوجار زەرەری تەندروستی و گیرفانی و مادی و معنەوی لە خۆتان و کە سوکارتانەدا ئەبێ یعنی خۆتان ئەکەن بەمایی خەفەت بۆ باوک و دایک و برا و کە سوکارتان وانەی کە دڵیان لاتان هەبێ. مع الأسف زۆر بەداخەوە گەنجێکی زۆر شەوانە ڕوو لە یانەکان ئەکەن ڕوو لە نێرگەلەخانەکان ئەکەن لە چاخانەکان ئەکەن خۆیان خەری کردووە بە کۆمەڵێک شتەوە کە بەڕاستی گەنجی ئێمە زۆر بەتوانایە ئەتوانێت تواناکانی خۆی لە بواری تردا خەرجکات، ئەتوانێت لە بواری خزمەتکردنی وڵاتە خەرجکا، یعنی هەر کەسە و لە ئاستی خۆیەوە بیر بکاتەوە بتوانێت سوود لە کەسە ئەکادیمیەکان وەربگری ئەوانەی کە ڕێنمایی گەنجان ئەکەن بۆ بەدەستێنانی کار و کاسبیەکی حەڵاڵ و پاک و ڕێک و پێک ئەگەر چی بەشێکی بە سەرمایە ئەکرێ ئەگەر نەکرا بە سەرمایەکە دوجار بە جوهد و توانای شخصی خۆیان ئەتوانن ئەو گەنجانە بەڕاستی پەنجەمۆرێکی جوانیان هەبێ لە گۆڕەپانەکەیە و لە کوردستانە بەگشتی. کاک هەنگاو وەرەگرم لە چۆمانەوە کاک هەنگاو جا فەرموو. وعلیکم السلام ورحمة الله کاک هەنگاو. سلام ڕێزم بۆ جەنابێت بۆ هەموو کارمەندە ناسەکان بۆ هەموو بینەران زۆر سپاس دەکەم. سلااو ڕێزی تایبەت بۆ جەنابیشتان بۆ خانەوادەی بەڕێزت. چاوەکەی منی بەناوی هەموو تۆمان و باڵەکایەتەوە سلااو ڕێزم بۆ تەواوی جەنابی کارمەندانی لە هەموو بینەران کراوی قوربان ئەم دەسەڵاتە 30 ساڵ درێژە پێدانی لە شاخەوە دەبێوە دووبەرەکی شەڕ و ئاژاوە و ماوزێرانیان کرد ئەودا کە خەڵک ڕاپەڕینی کرد هاتنە شارەکان هەرێمی کوردستان کە ئازاد بوو ئەوجا لەوێوە کێشەکان لە ناو کۆمەڵگا هەمووی گرتەوە
خەڵک کوشت و بڕ کرا لە پێناو مانەوە و دەسەڵاتی خۆیان ئەوجا پەیتا بە پەیتا چەندین ماڵی خەڵکیان وێران کرد چەندین خەڵک شەهیدیان کرد بە کوشتنیاندا ئەوجار ئەویان لەو شاردەرە کرد بۆ ئەو شاردەرە کرد لەسەر چ لەسە عیزبایەتی ئەو جارە پەیتا بە پەیتا میکایلاتەکانی کوردستان ئەو میکایلاتەی سەردەمی ڕژێنی بەعەس هەمووی مارکەی ئەسر بوو کە هاتە لە هەرێمی کوردستان کاک هەنگاو لەسەر عەفوون کە لەسەر هەڵبمێنەرەوە ناوبڕێکی کورتم پێویستە دواتر دێمەوە بۆ بەرنامەکە ببوورە تۆزێک هەستم کرد تەندروستیم تێکچوو. ئێمە دایانەری بەرنامەی شیکاری وەرزشی بووین لە نێو میدیای کوردی. ئێستا لە چوارچێوەی گفتوگۆی دەرەوە یاریگا پەرەپێدەری شیکاری وەرزشی دەبین. دەمانەوێت وەکو هەمیشە لە گەیاندنی زانیاریەکان بە ئێوە پێشەنگ بین. هەمیشە لە پەیامەوە گرنگترین ڕووداوەڕشیەکان بۆ ئێوە دەخینە بەرباز و پاس. بەرنامەی وەرزشی زۆرن بەڵام ئێمە لە پەیامەوە ڕاشکاوانە بۆ چوونەکانمان دەخینە ڕوو. دووبارە سەلامی خواتان لەبێ عەزیزان و خۆشەویستان. نازانم کاک هەنگاو لەسەر هێڵماوە یا خودنا؟ فەرموو کاک هەنگاو ببوورە. بەڵێزیان کاکە ئەم دەسەڵاتە وردە وردا بە جیاوازی لەناو کۆمەڵگادا خەڵکیان بەسەر دوو بەرێدا دابەستێت ئەوجار ئەوەی کە لەگەر دەسەڵاتی ئەودا نەبا وەڵعاسڵ مافی نەبوو لە ژیان هیچ ژیانێ نە لە دامەزراندنێ دەبات تو باز جێباری دەسەڵاتی ئیزیەوە ئەوجا پەیتا بە پەیتا کە ئەو میکایلاتیان هەموو سۆ سوپاریان کرد ئەوجا دەست بەسەر گومرگداگرتن ئەوجارە دەست بەسەر بازە ناو خۆیەکان و دەست بەسەر نەموداگرتن و خەڵک یعنی بیزان لە ژیانی خەڵکی کوردستان نەکردەوە ئایا ئەم خەڵکە چۆن ئەمە ژیانی ئەم خەڵکە بەڕێوە بکەین یعنی بیریان لەوە بکرداوە نەک بیر لە خۆپەرکردنەوە و بیر لە شەڕکردن بیر لە جیاوازی مرۆڤەکان کورد بەرامبەر یەکتری ئەوە لەگەڵ نیەتی ژنە ئەوە لەگەڵ نەدۆستا کە ئەوە لەگەڵیا نەحەقیشە هەر حەقەکە لەگەڵیا ئەگە نەحەقیش بی ئەوجا ئێستا دەبینین ئەو جەنگانە کە تۆز دەکەن کاتە جەنگ پارەی دەوێت جەنگ یارمەتی دەوێت خانووی دەوێت جەنگ خێزانی دەوێت تێبینی ماڵی دەوێت هیچی دەوێت حکومەتێکی نیشتیمانی نییە لە کوردستان کە خەمخۆری خەڵکی کوردستان بی ئەو هەموو شتانە یارمەتی خەڵک بدا یارمەتی دەرزان بدا کە جەنگەکان بنیاد بۆ خۆیان دروستکەن ئایا شێرەکە بۆی دروستە دامەزراندن ڕێک بخا خانێشین ڕێک بخا دیسانەوە خەڵکی کوردستان کەوتۆتە قەندانێکی زۆر قوڵ حتى مسبرية ما عندك مو عندك مسبة مسبة ربع تاريخ كده تاريخ هم كردارة كيف دفتري كذا دفتري دو دفتري وثمت كرداري خمسة خلق كرداري بازارة كرداري دكاندارة جيان زور تزكي بجوا إيه خلق راسي هر أول جماعة خلق بتحكي سوا دەست و چاوت خۆش بێ کاک هەنگاو سپاس دەکەم یعنی چۆن ئەلتیفاتەکرا چۆن ڕاپەڕیکرا ئەوە ژیان هەڵگەڕایتەوە دڵنیام سپاس کاک هەنگاو دەست و چاوت خۆش بێ دایکی محەممەدم بۆ وەرگن بیکەن بە کۆتا پەیوەندی ئەگەر ئازێر نەبێ باشی دایکی محەممەد يخوى سلامت بي سركمتو يا ربي لخدمتها فەرموو دایکی محەممەد برابر إذا كان بالنسبة
ڕۆشتنی گەنجان بۆ هەندەران چەند ئەسبابێک هەیە ئێمە ناتوانین باسی هەموویان کەین بەڵام بێقەناعەتی ئەم خەڵکەش خەڵک قەناعەتی نییە گەنج قەناعەتی نییە ئەوێ لە ژیانێکی پڕ لە ئاسوودەیی و هەموو شتێکی بۆ دابین ببێ بۆ ئەچێ بۆ خارج دووش من دەستخۆشیم هەیە بۆ ئێوەی بەڕێز بۆ ئێوەی ماندوونەناس ئەوەندەی ئێوە ئەوەندەی کۆمەڵی ئیسلامی و ئەوەندەی یەکگرتو و خەمی قیامەتی خەڵکیان خواردووە کەس خەمی نەخواردو ئەو خەمیش کە خەمی قیامەتی خەڵکە خۆی باشترین دۆستە کە خەمی ئەو خەڵکە خوا لەبەرەوە دوعای خێرم هەیە بۆتان سەرکەوتوو بن سەربەردی دنیا و قیامەت بن خوای گەورە نمونەتان زۆرکە دەستان خۆش بێ خوای گەورە بتان پارێزێ خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندەکە دایکی محەممەد هیوای ساغ و سەلامەتی بۆ بەڕێزیشتانە خوازین کاک پۆڵا وەرەگرم لە هەولێرەوە کۆتا پەیوەندی ئێوارەی تۆ بینەرەکانت هەموو کاتت باش کاک پۆڵا گیان لە خزمەتی جەنابتم بەڕێزی دەست خۆش بۆ تەوەرەکەت گرنگە برای بەڕێزم گیان هەندی هەوکاری زیادیا هەیە بەڵام کۆی هۆکارەکان ڕێژەیەکی زۆر گەنج بێئومێدە بێریوایە لەبەر جینگە گشتیەکە بۆ چونکە مافێکی خۆشی هەلی کاری بۆ بڕەستێکم بنەماکان هەلی کار خۆیان دەچینە بێ حاڵێکی پرۆسەی هاوسەرگیری ئەویش نایەتە دی تاک و سوێنی نیشتەجێبوونیان بۆ دیاری نەکرد ئەوانە بنەمای سەرەکی ئایا لە کوردستان تا پەنج پڵاندراوە ئەو پێداویستیانە بۆیان جێبەجێ بکرێت سەرەڕایەوە نەبوونی ئومێر لە دامەزراندن و لە پەرتەوازی و لە ژینگە گشتیەکە و ململانێ و تا زۆربوونی کێشە کۆمەڵایەتیەکان کەواتە گەنج خاوەنی بیر و باوەڕێکی بەهێزی فتە و بێ سەرچاوەیەکی مرۆیی بێ سەرچاوەیەکی ئابووری بێ سەرچاوەیەکی تەنانەت سەربازی بێ بەڵام چێژیان لێ دەگرێت پێبعایان دەدەن بەداخەوە بۆهانی لە ئەسکەوتەکانەوە هاتن هیچ خۆراغێک لە گۆڕانکاری بەڕێوەبردن لە سیستەمی وڵاتیان ڕەتاو نەکرد هەر بە حەقی دواکەوتووی نەزانانە تۆ سەیری کە لە هەموو کێشەکان کێشە داراییەکان کۆمەڵایەتیەکان ئابووەکان گوشتایەت نێت نەک بۆ گەنجان بۆ گەورەش نماوە وڵاتە کۆی گەنجان کە تەماشا دەکا سەرۆکی خێزانەکەی یان باوکی بێئومێدە بێئومێدیەکەی هیچ دەکەوێتە سەرکانی ئەو کەسێک نەبی گوێی لێ بگرێ کە سەرکردەک نەبێ بزانی مانای گەنجیە مانای خزمەتکردنی نیسمانتیە دەبێت گەنج بەڕەو ساڕاستێک بکێ بێگومان وەک باڵندەیەکە ئەگەر لە ناو قەفەسێک بێ دان و ئاوشی پێ بدرێ هەر بەرەو سینگەیەکی ئازاد دەڕوە ئازاد بەمانا فکریەکەی بەمانا دادپەروەریەکەی چونکە دادپەروەریەکی نەبوو ئازادی مەحاڵە بکێ ئازادی و دادپەروەری بەیەکەوە بەسراوە کەواتە گەنجەکانمان بەداخەوە نەبوونی سەرکردەی دڵسۆز کەمخۆری هەبێ نییە دەیشێوە تۆ سەیری کە هەموو پەیامەکان هەموو ڕووداوەکان ڕۆژانە سیاسی بێت ئابووری بیستی کۆمەڵایەتی بی ڕۆژ گەنجەکان پێئومێدتر دەکەن بەڵام نەزانەکان لە سەردەمی بەعەد گەنجەکان بوو ڕووبەڕووی داگیرکەران دەبوونەوە کە ئەوان لە سارەکان دەست و چاو خۆش بێ سوپاس بۆ پەیوەندەکەت ئەزیزان و خۆشەویستان دوانگەی خەڵکمان پێشکەشکردن تا ئەڵلقەیەکی تریان بەرنمەیە بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم بە هۆکاری تێکچوونی تەندروستیم ببوورە نەمتوانی بەرنمەکە تەواو بکەم ئیشەڵا لە کاتێککە زیاتر لە خزمەتانە بم خواتان لەگەڵ